خانەنشینکراوان بەشی هەژار و زیان هەڵگری کۆمەڵگای ئێران. خانەنشینکراوان لە زومرەی توێژە بێبەشەکانی کۆمەڵی ئێرانن. لە ماوەی ساڵانی ڕابردوودا بزوتنەوەی خانەنشینکراوان لە ناڕەزایەتی بە بارودۆخی زاڵ یەکێک لە بزوتنەوە پێشڕەوەکانی ئێران بووە. کەمتر ڕۆژێک هەیەکە لە تاران و گۆشۆکەناری ئێران شایەدی کۆبوونەوەی ناڕەزایەتی خانەنشینکراوان نەبین. ئەم کۆبوونەوانە بەهێز و جەماوەرین و لەلایەن کرێکاران و جەماوەری ناڕازیەوە پشتیوانیان لێ دەکرێت. داخوازیەکانی خوارەوە کە لە کۆبوونەوە گەورەکانی خانەنشینکراواندا هاتوونەتە گۆڕێ و تاییدکراون لە زومرەی خواستە سەرەتاییەکانی خانەنشینکراوانن. زیادکردنی حقوقی خانەنشینکراوان بەپێی هەزینەی بنەماڵەیەکی چوارکەسی و گونجاو لەگەڵ خۆشبژێوی لانیکەم لە ئاستی کۆمەڵدا کە مامناوەندی ئەم ڕقەمە لە نیوەی یەکەمی ساڵی 1400دا 13 ملیۆن تمەنە. لەبەر چاوگرتنی حەقی سەختی کار لە ئەحکامی خانەنشینکراواندا، تەرخانکردنی ناوەندی دەرمانی، ڕفاهی، تەفریحی فەرهەنگی و مەسکەنی گونجاو بۆ خانەنشینکراوان، مافی پێکێنانی ڕێکخراوی سەربەخۆ و ئازادی کۆبوونەوە، ناڕەزایەتی و نەخستنە ژێر چاودێری قەزایی و ئەمنیەتی ناڕازیان و ئازادی گشت چالاکیەکانی خانەنشینکراوان، چاودێری نوێنەرانی هەڵبژێردراوی خانەنشینکراوان بەسەر بەڕێوەبەرایەتی سندوقەکانی خانەنشینی و باقی ناوەندە پەیوەندیدارەکان بە خانەنشینکراوان و سازمانی تامینی ئیجتیماعی. بەپێی ئامارەکان لە ئێران پتر لە 40 ملیۆن خانەنشینکراوی کشوەری و لەشکەری بوونی هەیەکە. نیسبەتی بەگشت جەمعیەتی ئێران ڕقەمێکی نزیک بە 5% و یان بە واتایەکی تر لە هەر 20 کەس یەک کەس خانەنشین کراوە. ئەم ئامارە لە چە وڵاتانێکە جەمعیەتیان کەمتر لە ئێرانە، بەڵام ئامارەکانیان واقعیترە و مافی کۆمەڵایەتی خانەنشینکراوان بەپێی یاسا دابین دەکرێت یەکجار کەم و گومان هەڵگرە. بۆ نمونە لە وڵاتی بریتانیا نزیک 11% جەمعیەت لە تەمەنی خانەنشینیدا 65 ساڵ بۆ سەرەوەن، واتە لە جەمعیەتی نزیک بە 67 ملیۆن کەسی ئەم وڵاتە لە هەر 6 کەس یەک کەس خانەنشین کراوە. وڵاتی تورکیا بە جەمعیەتی 82 ملیۆنیەوە لە ساڵی 2016 واتە 5 ساڵ لەمەوبەر 11 ملیۆن خانەنشینکراوی هەبوو. ئەوەش لە حاڵێکدایەکە جەمعیەتی ئێران و تورکیە و پێکاتەی تەمەنی جەمعیەتەکەیان جیاوازیەکی زۆری نییە. لە کۆماری ئیسلامیدا ژنانی ناوماڵ زۆر بەدەگمەن حقوقی خانەنشینیان بەردەکەوێ و لە بەرچاوگرتنی ڕێژەی یەکجار لەسەرەی بێکاری بەتایبەت لە ناو ژناندا ئاماری واقعی کەسانێکە لە تەمەنی خانەنشینیدان لە ئاماری دەوڵەتیدا ڕەنگدانەوەی نییە. ئەگینا چۆن دەبێت لە ئێران لە هەر 20 کەس یەک کەس خانەنشین کراو بێت، بەڵام بۆ نمونە لە وڵاتانی تورکیە و بریتانیا لە هەر 6 کەس یەک کەس خانەنشین کراو بێت. ئەگەر ئاماری ورد و جێگای متمانە لە ژمارەی خانەنشینکراوان لە بەردەستا بوایێ، ئەگەر ژنانێک کە کاری ناوماڵ دەکەن و یان بێکارن، ئەگەر پیاوانی 65 ساڵی گەیشتوون لەم ئامارەدا گونجا بوایێ، تەنانەت ئەگەر پێکهاتەی جەمعیەتی ئێران لاوەتریش بوایێ، نزیک بە 10 ملیۆن خانەنشینکراومان لە ئێران دەبوو. لانیکەمی حەقدەستی خانەنشینی 4 ملیۆن و 300 هزار تمەن لە مانگدایە کە بەپێی ئامارەکان هەزینەی مەسکەنی گونجاو لانیکەم 50 تا 65 لە سەدی حقوقی خانەنشینکراوانە و هەزینەی خۆراک تەنیا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نزیک بە 30% چووەتە سەرێ. گرانی، تەبەڕۆم، داهاتی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران لەلایەکەوە و گرانی بەردەوامی هەموو کاڵا و خزمەتگوزاریە پێویستیەکان لەلایەکی دیکەوە بووەتە هۆی هەژاری و گوزەرانی سەختی بەشێکی زۆر لە خانەنشینکراوان و بە ساڵاچوان. هێندێک لە مادە خۆراکیەکان لەوانە ماسی لەسەر سفرەی خانەنشینکراوان نەماوە و خواردنی گۆشتیش یەکجار کەم بووەتەوە. شیرەمەنی و هێلکە کە خواردنی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە لەگەڵ چوونەسەرەوەی قیمەتی 30% بەرەو ڕوو بووەتەوە. خزمەتگوزاریەکانی وەک ئاو، بەرگ، گاز و ئینترنێت لانیکەم 400 هزار تمەن لە حقوقی بنەماڵەیەکی چوار کەسی بە خۆیانە تەرخان دەکەن.
زۆرێک لە خانەنشینکراوان پاش 30 ساڵ کار لە تەمەنی 60 ساڵیدا ناچارن بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان وەشوێن پیشەیەکی نوێ بکەون و یان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحمل بکەن. خانەنشینکراوان لەگەڵ کێشەوگرفتی ئابووری، ڕۆحی و بنەماڵەیی فراوان بەرەوڕوون. دابینکردنی هەزینەی منداڵانێک کە هێشتا سەربەخۆ ناژین، دابینکردنی هەزینەی خوێندن و هاوسەرگیری ڕۆڵەکانیان، حقوقی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران تەنیا چەند نمونە لەم کێشانن. کێشەیەکی سەرەکی دیکەی خانەنشینکراوان گرانی لە ڕادەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بەتایبەت بۆ کەسانی بەتەمەن کە لەگەڵ کێشەی گەورە و چکۆلەی جەستەیی و دەرونی بەرەوڕوون. خانەنشینکراوان ئەگەر شانسیان بێت و نەخۆشیەکی جددی و پڕهەزینەیان نەبێت، ترس و نیگەرانیان کەمترە، بەڵام ئەگەر هەزینەی دەرمانەکەیان لەسەرێ بێت و لە خزمەتگوزاری دەوڵەتیش پێبەری بن، بەداخەوە مەرگی پێشوەخت و یان هەژاری بێسنوور چاوەڕوانیان دەکات. ڕێژەی لەسەرەی بێکاری لە ناو لاوان و تەنانەت لاوانی خاوەن بڕوانامەی زانکۆ کێشەیەکی دیکەی ڕۆحی و ماڵی توێژی کەمداهاتی خانەنشینکراوانە. لاوانێک کە ناچارن لەگەڵ دایک و باوکیان لە ماڵیدا بمێننەوە و بەهۆی بێکاریەوە ئیمکانی ژیانی سەربەخۆ و هاوبەشیان نییە. گیرروگرفتەکانی دیکەی لاوان لەوانە ئێتیاد، خەمۆکی، توندوتیژی و تەنانەت دەخاڵەتی حکوومەت و پۆلیس لە ژیانی لاوان و دەست بەسەرکردنیان بە هۆکاری سیاسی یان کۆمەڵایەتی لە مەشغەڵەکانی دیکەی دایک و باوکی بەتەمەنن. شێوازی هەڵسوکۆت لەگەڵ بەساڵاتوان، منداڵان، ژنان و کەم ئەندامان لە هەر کۆمەلگایەکدا یەکێک لە پێوەرە سەرەکیەکانی ئاستی ئینسانی و دموکراتیک بوونی ئەو سیستمە سیاسیە و یەکێک لە پێوانە گرنگەکانی مافی ئینسانە لە ئاستی کۆمەڵداکە. حکوومەتی ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا یەکێک لە کۆنەپەرستترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانە لە ئاستی جیهاندا. خانەنشینکراوان مافی خۆیانەکە پاش ساڵانێکی درودرێژ کار و ڕەنج لە ئەمنیەت و ڕفادا بژین و مەشغەڵەی دابینکردنی دەرمان و خواردن و سەرپەنای گونجاویان نەبێت.